بە مەبەستی ئیدانەکردنی بە کەفالەت ئازادکردنی تۆمەتبارانی کەیسی ئەو منداڵە 7 ساڵانەی لە مانجی 4 ئەمساڵ بە هاوکاری زرداکەکەی لەلایەن چەند کەسێکەوە ڕفێنرا و دواتر دەستدرێژی سێکسی کرایەسەری ژمارەیەک لە چالاکان و پارێزەران و باوکی منداڵەکە لە بەردەم ئەنجومەنی دادوەری بە ناونیشانی تاوانباران مەشاردنەوە گرت بوونەوە. شرطة تونس سەرمارە خوشکە درێندە بێ ئەوە کە ئیفادەی بدێ برێ ئەوانە هیچیان لە سودانیا. باوکی لاوانی تەمەند 7 ساڵان ڕایدەگەنێت بە فشاری بەرپرسێکی پارتی لەلایەن پۆلیس و دادگاوە هەوڵی بەلاڕێدابردنی کەیسەکە دەدرێت و بە زۆر دەیانوێت ئیفادەمان پێ بگۆڕن. دەشڵێت لە دوای ئازادکردنیان چەندین جار تۆمەتبارەکان هاتوونەتە سەرماڵمان و دەرگایان شکاندووە و هەڕەشەیان کردووە. بەڕێوبەری پۆلیسی عەدالە پۆلیسی ڕاستی چەندین جار تەلەفۆن لۆم کردیە وەرە بنکەی پۆلیس هیچ دەوامەکیش نییە درێم کاکە دەوام نییە ئەمن یەکشەمێ دێم دەرێ وەڵا دەبی بێ ئەمش بەڕاستی نەچوومە لەبەرەوەی دەستگیرم بکەن ئیفادەکەم پێ بگۆڕن ئەمن بەڕاستی چاوەڕوانی ئەوەم دەکرد ئەو تاوانباران بدرێن دادگا یانی چاوەڕێم لە پاش جێژن ئەوانە بدرێن دادگا نەک درایەن دادگا بەڕەڵا کراینە بەڕاستی ژیانی ئەو منداڵە لە مەترسیە چەند هاتینە سەرمان تاوانبارەکان یەکیان 2 نەفەر کێشەگەر بە هاتینە سەرمان دەرکیان شکاندێ بێن منداڵەکەی دیسان بفرێنن چەند بەرپرسەکە یعنی حەقیدی شورتەی تێدایە عەمیدی شورتەی تێدایە بەرپرسەکی گەورەژە پشت ئەوانەیە یعنی بەڕێوەبەری پۆلیسی عەدالەی ناوی بەرپرسەکەی ئەوان تەلەفۆن لێم گوتم برای دکتۆر پیرۆتیمە ئەو تاوانبارانە گوتی ئەو نەفەرانە یعنی گوتی ناگیرێن بژیرێن بەردە ببر فەر قسەکەی هاتە جێ گوتی لە دۆسەکەی بشک بکشێەوە. بەپێی مادەی 393 لە یاسای سزادانی عێراقی تۆمەتبارانی کەیسی لاوان دەستگیر کراون. بەپێی ئەو مادەیەش دەبێت ئەوانە سزای لە سێدارەدانیان بۆ دەربچێت و نابێت بە کەفالەت ئازاد بکرێن. ئێمە ژۆک و پارێزەران و چالاکوانان و هەموو شاری هەولێریش چاومان لەسەر دۆسیەکەی زۆر بەوردی و دراسەی دەکەین فشاری زیاتر دروست دەکەین نەک بۆ ئەوەی کە دۆسیەکە بەلا ڕێدا بردێ بەڵکو دۆسیەکەوەکو خۆی جێبەجێ بکرێ هەڵبەتە ئەو مادەیە کە ئەوانە پێی تۆمەتبارکراینە مادەی 393 لە یاسای سزادانی عێراقی بە هیچ زۆرێک مەشمول نییە بە کەفالەت بەداخەوە دیارە ئەوانە لەژێر فشار و تەدەخولاتی دەرەچی دادگا و تۆمەتبارانەی ئازاد کردیە. ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان لەسەر کەیسی لاوان دووبارە لێکۆڵینەوەکانی دەست پێ کردوتەوە و وتەبێژی ئەنجومەنەکەش دەڵێت تۆمەتبارەکان دەستگیر کراونەتەوە. بە نوێنەراتی سەرۆکی ئەنجومەنی دادوەری بەرز کاگیاسین و کاکیاوبەکر بەکر ڕابێژکار و بەڕێوەبەری گشتی هاتووینە و ئەوەتان پێڕا دەگەێنی کە لێکۆڵینەوە دیسان دەستی پێ کردوتەوە و ئەو تاوانباران دیسان گیراون سەرۆکی ئەنجومەنی دادوەری هەتا ڕۆژی هەینیش سەرقالی ئەوە بووە و ئەوە لێکۆڵینەوە بەردەوامە و تا لێکۆڵینەوە تاوا دەبێت ئیتر دەبێت چاوەڕێ بکەیت. لاوان لوقمان تەمەنی 7 ساڵە و دانیشتووی شاری هەولێرە لە 4 سێ لەلایەن 2 پیاوە بە هاوکاری زرداکێکی لاوان و زڕپورەکەی ڕفێنرا و پاش 3 کاتژمێر دۆزرایەوە. دوای پشکنینی پزیشکی دەرکەوت لاوان دەستدرێژی سێکسی کراوەتە سەر. تۆمەتبارەکانیش لەسەر سکاڵای باوکی لاوان لە 4 4 دەستگیر کران و لە بنکەی پۆلیسی ڕاستی دانیان بە تاوانەکانیان دانا بەڵام لە 7 بە بڕیاری دادگا ئازاد کران. بەوتەی باوکی منداڵەکە لە دوای ئازادکردنی تۆمەتبارەکان باری دەرونی لاوان لە ترسان خراپ بووە و پێویستی بە چارەسەری پزیشکی هەیە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.